مەبەست لە زانکۆی ڕاپەڕین لیژنەی پێشوازیمان پێکهێنا و مەبەستی ڕایکردنی مامەڵەی ئەو خوێندکارانەی کە تازە وەرگیراون لە کۆلێژەکەمان لە هەر چوار بەشی زانستی تاقیگەی پزیشکی، بەشی بایۆلۆجی، بەشی کیمیا، بەشی فیزیای گشتی و کردداری بە مەبەستی ڕایکردن و ئامادەکردنی مامەڵەی سەرجەم خوێندکارانی تازە وەرگیراو بۆ ساڵی خوێندنی 2022-2023. سەردا دەستخۆشی لە لێژنەی پێشوازی دەکەم کە بە هەموو شێوەیەک یارمەتیان بۆ هۆی ئەوەی کە یارمەتێکی باشمان دەن و بەرچاوڕوونێکی باشمان پێ بدەن. سپاسیش پێشکەش بە خوێندکارانی قۆناغەکانی پێشوو دەکەم کە بە هەموو شێوەیەک یارمەتیان داین و بۆ دەواازەیەکی باش بۆ ئێمە. لە سەرەتادا ئێمە سوپاس و پێزانینمان هەیە سەبارەت بە لیژنەی پێشوازی بە تایبەت سەرۆکی لیژنە کە هەر هەمویان بە سەرۆک و بە ئەندامەکانەوە هەوڵێکی ماندوونە ناسانەیان داوە لەوەی کە ستافێکی زۆر باش بێ و زۆر کارا و زۆر چالاکن کە هاوکاری خوێندکارەکان دەکەن. خوێندکارانی قۆناغی یەک کە دێن بۆ جامیعە بەشێکیان معلوماتیان هەیە، ئێمە زیاتر ڕێنوێنیان دەکەین لەوەی کە چ شتێک پێویستە لەگە خۆیان بیهێنن بۆ دۆسیەکانیان بۆ خۆ تۆمارکردنیان لە تۆماری کۆلێژەکانیان. وەکو دیاریشە هەر کۆلێژ و تۆماری خۆی جیایە، ئێمە وەکو کۆلێژی پەروەردەی بنەوەت هەموو هەوڵێکمانداوە کە بە باشترین شێوە بە باشترین ستاف کارەکەمان بەڕێوە بەرین و هاوکاری خوێندکارانی مەرحەلەیەک بکەین. ئێمە وەک ئەندامی لیژنەی پێشوازی خوێندکارانی زانکۆ ڕاپەڕێن لە کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکان هەستاوین بەجێبەجێکردنی کاروبارەکانی خوێندکارانی قۆناغی یەک کە تازە لێرە وەرگیراون بۆی کاروبارەکانیان بۆ بەڕێ بکەین بۆ ئەوەی دەست بەکار بن بۆ ساڵی نوێی خوێندنیان.